سڵاو فەزیلەتمەندان، ئەمڕۆ لە بەشی سێمە هەر لەسەر بابەتی پەیوەندی نێوان مرۆڤ و خوددا هاتمەوە خزمەتتان. هەڵبەت لەوانەیە ئەم محازڕەیە جیاواز بێت لەگەڵ دوو بەشەکەی تریە، بۆ بەڕێزانەی کە گوێگیری دوو بەشەکەی تر نەبووینە پێم باشە کە ئیتر گوێگیری بن تاوەکو بزانن ئێستا چی دەڵێن. و لەم محازڕەیە ئەمەوێ وەک خۆم قسە بکەم، واتە ئەمەوێ هەر سەرەتا ئاماژەم بۆ داوە من وەکو دیدی شەخسی شرۆڤەی ئەم بابەتە ئەەکەم و دیدی شەخسی منیش جیاوازە لەگەڵ تەواوی ئەو دیدانەی کە هەرێکی لێوەی بەڕێز بیست بێتتان. بۆیە ئەمڕۆ ئەشێت دیدەکانی من دژی بڵین دژی زۆرێک لەو دیدانە بێت کە لە تووڕاسی با بڵین فەلسەفیە هەیە، یا لە تووڕاسی بڵین کۆمەڵایەتیمانە هەیە، یا لە تووڕاسی تەنانەت عیرفانیا هەیە، یا لە تووڕاسی با بڵین ئاینەکانە هەیە. دیدەکە جیاوازە، واتە مەبەستم نییە هیچ یەکێ لەمانە ڕەتکەمەوە، بەڵکو من دیدم جیاوازە لەگەڵیانە. بۆیە لە داڕمانی هەریەکێکیانە دیدەکەی منیش وەکو لە بازنەی کەسێتیە وەرگرن، واتە دیدەکەی منیش دەچێتە پاڵدیدی ئەوانی تر. مەبەستم ئەوە نیە ئەوانی تر داڕمێنم یا بڵێن ڕەتیان کەمەوە، بەڵێ وەک دیدی شخصی من ڕەتیانەکەمەوە، بەڵام مانای ئەوە نییە کە بمێ ڕەشیان کەمەوە، نا، بەڵکو وەکو شەخص ڕەتیانەکەمەوە. چکە من بۆ چونم جیاوازە، لەبەرەوە من سەرەتا گوتومەیانی من قسەی کەس ناکەم، قسەی خۆمەکەم، باشە؟ لەبەرەوە ئیتر هەر بەریەک کەوتنێک لەگەڵ هەر دید و بۆچوونێکە هەبوو، هیوادارم ئێوەی بەڕێز بەڕووی ڕیاسی وەریگرن، واتە وەکو دیدێکی شخصی وەریگرن. ناونیشانی ئەم محازڕەیە من لە بەشی پێشووتریە، بەشی دووەمی پەیوەندی خوددا و مرۆڤە ئاماژەم پێدا کە خوددا کامەڵێکی ناتەواوە، ئەمە ئەکەین بە کەرستەی محازڕەی داهاتوو. بۆیە ئەو بەڕێزانەی کە گوێگری بڵێن بەشی یەکەم و دووەمی ئەم پەیوەندێ نەبووینە، هیوادارم بۆ خۆیان گوێ بگرن، چونکە لەوانەیە باشتر لەم دەربڕینانە تێبگەن کە من دەریانە بڕم، چونکە دڵنیام کەمێک ئاڵۆزی تایە و قەرارە من وەک خۆم قسە بکەم، هەوڵەتم سادەی کەمەوە، بەڵام بە دڵنیایی ئەگەر تۆ لە بەشەکانی ترە ئاشنا نەبیت، واتە نەزانیت چ گوترایە واتە شرۆڤەکە چۆن چۆنیە، ئیتر لەم محازڕەیە و تێوێت لە شتەکە تێبگەیت، ئەمە کەمێک سەختە بێت. باشە، سەرەتا بابینە سەر ئەو دیدانەی کە لە فەلسەفەیە هەیە سەبارەت بە بابەتی خوددا و کەماڵ و ئەم شتانە. دیدێکی بەربڵاو هەیە کە بڵێن دیدی ئەفلاتونیە. پێی وایە من بە کورتی ئەوە دەکەم، ینی بە کورتیش بۆ بە بەڕێستانی یەکێنم، واتە نەک بڵێم بچمە ناو ناوەڕۆکی، چکە مەبەستەکەم ئەوە نییە، بەڵکو مەبەستمە تەنیا بڵێن کڕۆکی شتەکەتان بدەمێ، باشە، کڕۆکی فکرە فەلسەفیەکانتان بدەمێ، واتەوانەی کە زاڵە. دیدە ئەفلاتونیەکە بریتە لەوەی کە دنیای ئێمە، واتە ئەو دنیای کە ئێستا من تۆ تیایدا ئاژین، ئەمە دنیایە کە بڵێ دنیای سێبەرەکانە، لاشەکان، جەستەکان، ڕاستیەکان لە دنیایەکی ترە، ئەوێت دنیای نمونەیە، دنیای کەماڵە، هەموو شتە ڕاستەقینەکان لەوێن، واتە ئیتر ئەمە قۆناغێکی ڕاگوزەریە بۆ گەیشتنە بە بڵێن ڕاستیەکان، باشە؟ واتە دنیایەکی نمونەی کامڵمانەیە، بەڵام ئەم دنیای کامڵ نییە. هەڵبەت من لەگەڵ ئەمە دانی دواتر ڕۆشن یەکەمەوە، ئەمە یەکیان. دوو، ستۆیستەکان بۆ یا بە بڵێن ئەوەی کە لە ئەرستۆ با بڵێن دێتن، هەتا فەیلسوفە ئیسلامیەکانیش بڵێن کاریگەرن هەر لەژێر ئەم دیدە بڵێن مەشایەدان، فەیلسوفە ئیسلامیەکان پێیان وایە با بڵێن خوددا بڵێن ئەوەی یەکەمە، بەگەڕخەری یەکەمە و هەموو شتەکە لە دەست ئەودایە، مرۆڤ دواکەوتوویەکە و عەقڵی مرۆڤ ببورن، عەقڵی مرۆڤ
توانای دەرێککردنیە بەڵام توانای داهێنانی نییە بەڵکو بە دواکەوتوێکە بە دواکەوتوێکە بۆ هەموو ئەو یاسا و ڕێسایانەی کە بڵێن ئەلەی یەکەم کە کائینی یەکەم کە خوددایە ئیتر داینە واتە ئیتر ئەو ئەندازیانە ئیتر دیزایانی شتەکانی کردووە مرۆڤ بەس لە سەرەتی بەپی دیزاینەکە بڕوە تا واتە بە دواکەوتوێکە من لەگەڵ ئەمە شیانە نیم بۆچوونم جیاواز سێ بۆچوونێکی تر هەیە کە خودای غایب باشە ئەم خودای غایبە بڵێن ساموێل ڕیمارس و تەنانەت ڤۆڵتێر وە چەند فەیلسوفێکی تر زیاتر بڵێن لە سەدەی دوای بڵێن لە سەدەی هەژدۆ ئەم بیرۆکەی زیاتر دروست بوو کە خوددا بڵێن کەونی دروست کردووە ئیتر بەڵام لە کاتی ئەوەی کە کۆتایی بە دروستکردنی گەردون هێنا ئیتر وازی لێنا بۆ ئێمە واتە خۆی کارەکە گەردون خوددا ئیتر دەستکاری ناکە نایەتە ناوی بەلای ستۆیستەکانەوە دێتە ناوی واتە هەموو شتێ ئەو لە ناودا فاعلە واتە بکەری یەکەمە خوددا لە ئەوەی ڤۆڵتێرۆمانە خوددا بە هیچ جۆرێک دەستکاری ناکات واتە غایبە لەوەی ئەفلاتونیشە هەرچی هەیە با بڵێن ئیتر سێبەرە حەقیقەت نییە و ئیتر دنیاچی کامڵ هەیە و ئێمە شەڕ لە پێناو ئەم جیهانەداکەین بگەین بەم جیهان واتەمە سێ بیرۆکەی فەلسەفی هەیە سەبارەت بە بابەتی خوددا و پەیوەندی خوددا یا بڵێن مرۆڤ و خوددا باشە مرۆڤ و خوددا دیدەکەی من جیاوازە جیاوازەکە چییە ئەگەر بین سەرەتا و چەمکە وردکەمەوە خوددا کامەڵێکی ناتەواوە هەڵبەت هەر بە ڕێزێک ئەمە وەک لۆژیک لێک داتەوە بڵێن لە بازنەی لۆژیکە لێکی داتەوە نالۆژیکە منیش ئەزانم نالۆژیکە بەڵام من قسەیەکی لۆژیکیم نەکردووە من دیدێکی فەلسەفیم داوە چەمکێکم داتاشیوە بۆچی ئەم داتاشینی چەمکە لە دەرەنجامی بە چەمکردنی خودداوە هاتووە کەواتە چی کەواتە ئەمە دیدێکی فەلسەفیە ئەگەر نا منیش ئەزانم لە لۆژیکی کلاسیکە تەنانەت لە لۆژیکی وێنەیە تەنانەت لە لۆژیکە بڵێ مۆدێرنەکانە هەمووی نالۆژیک دەبێت چونکە کۆکردنەوەی دوو شتە بەیەکەوە کە دژ نەمانە ئەمە نابێت لە لۆژیکە نابێت منیش ئەزانم نابێت بەڵام وە گوتم دیدەکەی من لۆژیکی نییە فەلسەفیە باشە واتە چی واتە دیالکتیکە ئەمە دیالکتیکە خوددا کامەڵێکی ناتەواوە ئەگەر سەرەتا بینە سەر ئەوەی کە بزانین کەماڵ چییە کەماڵی شتێ چییە باشە کەماڵی شتێ چییە کەماڵ بریتیە لە بوونی شتێک کە ئیتر لە ترۆپچیدا و نابێت لەمە زیاتر بێت و ناتوانێت لەمە زیاتر تێپەڕێت و ئیتر بە زیاد و کەمی بەسەرانایە ئیتر گەیشتووە بەمەی کە پێویستە ئەوە بێت ئەمە کەماڵی ئەو شتێ باشە ئەمە کەماڵی ئەو شتێ بۆ خوددا ئێمە هەمیشە بڵێن کەماڵی ڕەهایە دەینە پاڵ ئەڵێن خوددا کامڵێکی ڕەهایە کەچی من ئەڵێم خوددا کامڵێکی ناتەواوە ئێمە بەریەکەوتنە واتە من بەرەنگاری هەموو ئەم دیدا بڵێن ئەم توڕاستیە کۆمەڵایەتیە بوونیمەوەتەوە کە ئیتر وا بەربڵاوە کە خوددا کامڵێکی تەواوە کەچی من ئەڵێم خوددا کامڵێکی ناتەواوە باشە خوددا کامڵێکی ڕەهایە کەماڵ هەر بریتیە لەوەی کە بڵێن گرێ بدرێتەوە بە خوددا نا وەک گوتم هەر شتێ کە بڵێن بگا بە ترۆپچی خۆی ئیتر ئەمە کەماڵە ئەمە کەماڵ بەڵام ئەم شتە ناتوانێت بەرزونیزمی بکات و ئیتر لە جوڵە ئەکەوێ واتە ئیتر ئەمەیە ئەوەی ئێمە وەک پێناسە داومانەتە بڵێن وشەی کەماڵ ئەمە کوشتنی شتەکێ لە بنەڕەتە واتە ئێمە شتەکە کوژین بۆ چکە ئیتر ئەمە ئەوەیە ناتوانێت زیاتر بێ زیاد و کەمی یعنی تیادا ڕوو نادات هیوادارم وردبن باشە چونکە من هەتا ئەو شوێنەی بتوانم سادەیەکەم بەڵام لەوانەیە هەندێک شتێ نەتوانم سادەیەکەم
کەماڵ مردنی شتێکە، یعنی لە جوڵە خستنی شتەکەیە، لە بەرز و نزمبوون و لە کەم و زیادبوونی شتەکەیە. باشە کە چێمە وشەی کەماڵ ئەدەینە پاڵ خودا. باش کەماڵ هەر گرێدراوی خوددایە نەخێر، کەواتە هەر خوددا کامڵە نەخێر. وەک گوتم ینی کەماڵ بۆ هەر شتێکە کە ئیتر بگا بەو شتێک کە پێویستە ئەوە بێ، ئیتر ئەمە پێگوتێت کەماڵ. مرۆڤی کامڵ چێ؟ ئێستا ئێمە زۆر جار بڵین لە ڕووی زمانەوانی و ئەڵێن ئەمە مرۆڤێکی کامڵە. باشە بۆ واڵین مرۆڤی کامڵی مرۆڤ چییە؟ بریتە لەوەی کە جەستەی هەبێت، جەستەیەکی تەواوی هەبێت، واتە ئیتر جەستەی مرۆڤ بێت وە ڕەنگ و ڕوخساری، ئەمە کامڵە. تا ئەمە دەتوانێت بێ بە شتێکی تر نا، ئەمە کەماڵی مرۆڤە. تا ئەوێ بۆ خوددا ئێمە هەمان وشە بەکاردێنین، کەچی من ئەڵێم ناتەواوە. بۆچی وایە؟ چونکە خوددا ئەگەر کامڵێکی تەواو بێت هیچ ڕۆڵێک بۆ من و تۆی مرۆڤ نامێنێتەوە، بەڵکو بەهۆی ئەم چەمکەی کە من دام تاشیوە ئەڵێم کامڵێکی ناتەواوە، ئەم ناتەواویە پەیوەندی من و تۆ گرێ ئەداتۆ بە خوددا. ئەمەیە پەیوەندێکە ڕێگەخا، ئەمەیە گۆڕەپانی پەیوەندەکەی من و تۆ لەگەڵ خوددایە. خۆ ئەگەر ئەم ناتەواویە نەبێ، من و تۆ ئەبین بە ڕۆبۆت، من و تۆ ئەبین بە دارێک بە بەردێک بە بێ جوڵە، کەچی بێ ئاگاین لەوەی کە خوددا چی بە ئێمە داوە. جارێ باوە یەکلاکەین و خوددا لە چیا کامڵە لە چیا ناکامڵە. خوددا کامڵە ڕەهایە لە زات و سەرچاوەدا، بەڵام ناتەواوە لە تیشکدانەوە و دەرکەوتندا. واتە من ناڵێم خوددا ناکامڵە، من ئەڵێم کامڵێکی ناتەواوە. چونکە خوددا لە زات و سەرچاوەیە کامڵە وەڕەهایە، بەڵام لە تیشکدانەوە و دەرکەوتندا ناتەواوە. بۆ ئەم تیشکدانەوە و دەرکەوت ئەو تەجەلا و دەرکەوتنەی بۆ ئێمە بەجێهێشتووە، واتە ئەم ناتەواویە زەروریەتی وجودە. خۆ ئەگەر خوددا ئەم گۆڕەپانەی بۆ ئێمە بەجێ نەهێشتبە، ئێمە هیچ شتێکمان نەبوو تاوەکو بیکەین بە گۆڕەپانی یاری خۆمان، وە هیچ شتی ئێمەی گرێ نەئەداوە بە خوددا. ئەم گۆڕەپانەی کە خوددا بە ئێمەی داوە لە تیشکدانەوە و دەرکەوتنیە ناتەواوە، بۆ ئێمەی جێهێشتووە تەواوی بکەین. واتە خوددا پێویستی بە مرۆڤ هەیە؟ بەڵێ ببورن، کەواتە ئەمە خوددا نییە. بۆ چونکە پێویستی دارە؟ نەخێر، خوددا پێویستی بە مرۆڤ هەیە. بۆچی؟ بۆ ئەوەی خوددا دەیەوێت بۆن بکات، خوددا دەیەوێت کەشف بکات، خوددا دەیەوێت دەستی لێ بدات، خوددا دەیەوێت بنیاد بنێت. بۆمانە پێویستی بە مرۆڤە. بۆ چونکە ئەمانە پێویستیان بە چیە؟ پێویستیان بە تیشکدانەوە و دەرکەوتنە. خوددا نایەتە ناو ئەمە. واتە خوددا پێویستی خودایی بە مرۆڤ پێویستی وجودی نییە، پێویستی تەجەلاییە، پێویستی دەرخستنی کەماڵی خوددایە، نەک پێویستی وجودی بێت. واتە ئەم گۆڕەپانە شوێنی یاریکردنی ئێمە، شوێنی دەرخستنی هەموو ئەو شتانەیە کە خوددا بە ئێمەیدا. چۆن؟ ئەم گۆڕەپانە بۆ یاری نییە، بۆ بەرپرسیارەتی، هەڵگرتنی بەرپرسیارەتی ئەمە. باشە؟ بۆ ئەوێ ئێمە کەشفی بکەین، بۆ ئەوێ ئێمە بنیاتی بنین. بەڵام لە ڕێگەی چیەوە؟ خوددا سێ کوچکەیەکی بە مرۆڤ داوە. باشە؟ لە بەرامبەردا بەرپرسیارەتی پێسپاردووە. ئەم سێ کوچکەی بریتە لە چی؟ بریتە لە عەقڵ، لە ئیرادەی و لەگەڵ جەستەیە. باشە؟ عەقڵ بۆ کەشفە، ئیرادە بۆ هەڵبژاردنە، جەستە بۆ بەردەوامیە، بۆ ژیانکردنە. جەستە
ڕەگەزێکی پەتی نییە، بۆ ڕەگەزدارە، نێرومەییتیە. ئەمە بۆ دەرخستنی کەماڵی خوددایە، ڕەگەز بۆ دەرخستنی کەماڵی خوددایە. بەڵام مرۆڤ بە شێوازی دیکە مامەڵە لەگەڵ ئەم بابەتەیەکە. چۆن؟ مرۆڤ لە ڕێگەی عەقڵیەوە، لە ڕێگەی چاویەوە، لە ڕێگەی دەستیەوە کە ئیرادەی هەیە و جەستەکەی هەموو ئەو شتانەی پێداوە، خوددا هەموو ئەوەی پێداوە. باشە، جەستە هیم تۆ نییە، چاوی هیم تۆ نییە، ئەندامەکان و کۆندامی جەستە هیم تۆ نییە. باشە، عەقڵ و ئیرادە و جەستەکە هی ئێمە نییە، بەڵام ئێمە توانای حکومکردنمان بەسەریا هەیە. باش، بۆچی؟ بۆ ئەوەی ئێمە لەم گۆڕەپانەی کە خوددا بۆ ئێمە جێهێشت و کامڵێکی ناتەواوە و ناتەواویەکەی لە تەجەلا و دەرکەوتنە بە ئێمە داوە، تاوەکو ئێمە تەجەلای خودایی دەرخەین، تەجەلای خوا بکەین وەکە کەماڵی خوددا دەرخەین، لە ڕێگەی عەقڵ و چاو و بینی دەستەوە ئەم کاراکەین. واتە چی؟ من نمونەیەکتان پێدەم، نمونەیەکی سادەتان پێدەم، ئیتر بیرۆکەکە لەسەر ئەو نمونەیە ئەگەینین. باشە، بۆی سادێکم و بۆ بەڕێستان. خوددا تۆوی خوڵقاندووە، تۆ باشە، تۆوی خوڵقاندووە. ئەم تۆوە لە ڕێگەی زەویەوە ئیتر ئەبێ بەگوڵ. واتە ئەگەر زەوی نەبێت ئەم تۆوە ئەبێ بەگوڵ نەخێت. بەڵام چێ ئەم تۆوەی خوڵقاندووە خوددا؟ چێ زەوی ئیمکانیاتی بە زەوی داوە تاوەکو ئەم تۆوە بکا بەگوڵ؟ هەر خوددا. واتە مە کاری ئێمە نییە. باش، گوڵەکە گەورە بوو، ئیتر گەڵای دەرکرد وە گوڵەکە ئیتر دەرکەوت وە دیارە گوڵێکی سوورە پەمەیە هەر ڕەنگێک. واتە ئێستا ئەمە کەماڵی گوڵەکەی. لێرە باشتر لە وشەی کەماڵەکەش تێگەین. وامەوێ دیدێکی تریشەیە، واتە پێچەوانی ئەم دیدەم من ئەویشیان بڵێن. ئێستا گوڵەکە کامڵە، بەم پێوەری کە پێناسە بۆ گوڵەکەین ئێمە، پێناسە بە کەماڵە دەین. ئەم گوڵە ئەوێ ئەتوانێت بێ بەدار نا، ئەتوانێت بەنمونە بێ بەبەر نا. هەر گوڵێک دیارە قەبارەکەی تا چەندە چی، هەر گوڵێک دیارە بڵین گەورەی گوڵەکەی چەندە، گەڵاکانی چەندن، گوڵەکان دیارن. بۆ ئیترمە کەماڵی خۆیەتی ئەوێ، ئەمە کەماڵە. بەڵام بەم پێوەرە مردووە، ئەمە بەم پێوەرە مردووە. واتە خوددا شتێکی مردووی بە ئێمە داوە. ئەی ڕۆڵی گۆڕەپانەکە چی؟ ئەم گۆڕەپانەی کە لە ناتەواوی خوددایە، ئێمە ڕۆڵی خۆمانی تێدا ئەجێڕ. ئەمە شتێکی ترە. ئەم شتە چییە؟ جارێ دیدێک هەیە کە پێگوترێ بڵین هەموو شتێک خوددا دەخوڵقێنێ، یا خوددا هەموو شتێکی خوڵقاندووە، یا بڵین بە دیدا ئەرستۆیی و بڵین مەشاییەکان مرۆڤ بەس دواکەوتووە. واتە چی؟ واتە ئیتر خوددا هەموو شتێکی خوڵقاندووە، خوڵقێنەری هەموو شتە. واتە چی؟ واتە خوڵقانی تاک و تەنیایی. واتە خوددا بە تەنیا خوڵقێنەرە، خالقە. من ئەڵێم نەخێر، بەڵکو مرۆڤ هاوبەشە لەگەڵی. واتە من خەڵقی تەنیا خودایی ڕەتەکەمەوە، دوانەیی خەڵق دێنمە پێش، لە ئاوێتە بوون ئامە دەرەکەوێت. باشە، بۆیە سەرەتا گوتم ینی وەکو دیدی شخصی وەریگرم، من نامێ هیچ دیدێک داڕبێنم، بەڵام بۆ چوونم جیاوازە. وامە دەلیلی لەسەرەدەمان بۆ چونێ خۆ، دەلیلی لەسەرەدەم، وا دار قسە فڕێدان نیە ماوێت. گوتمان گوڵەکە ئێستا هەیە کەماڵە، مرۆڤ دەستی تایە لەم گوڵە نەخێر، ڕەنجی کردووە نەخێر، باڵای دیاری کردووە نەخێر. باش، کەواتە کەماڵە. ئەی ئێستا چی لەم گوڵاکەین؟ باش، لێرە ڕۆڵی مرۆڤ دێت، ڕۆڵی مرۆڤ دێت اینجا. ئەوەی کە تۆوەکە بوو ڕابردووە. واتە چی؟ واتە خوددا ئیمکانیاتە خوڵقێنێت، مەعدەنەکانە خوڵقێنێت،
ئەوە خوددا ئیمکانیاتی بە زەوی داوە گوڵێک تایدا بڕوێت، من و تۆ نین. بەڵام کاتێک گوڵەکە ڕووە ئەوە من و تۆین دەیکەین بە عەتر، من و تۆین دەیکەین بە دیاری. واتە چی؟ واتە بەهاو مانای پێدەین. خوددا ئیمکانیات بە شتەکانەدا، مرۆڤ مانا و بەهایان بۆ دیارەکات. ئەمە تەجەلای خوددایە، ئەمە کەماڵی خوددا دەرەکەوێت لەمەیە کە ناتەواوە، کە لە تەجەلا و دەرکەوتنە بۆ مرۆڤی بەجێهێشتووە. مرۆڤ ئەیکا بەدەوا بڵێن دەرمانی لێ دروستەکە، ئەیباتە کارگەیەک و گوڵ ئەکاتە دەرمانێک. مرۆڤ شعری لەسەر ئەڵێ، پرسیارەکە ئەمێ، ئەم شعرە لەکوێ هات؟ ئەگەر خوددا بە تەنیا خالقە، ئەم کردنە دیارە بە چی هات؟ ئەم مانا پێدان و بەها پێدانە لەکوێ هات؟ ئەم کردنە دەوایە لەکوێ هات؟ مرۆڤ تیایدا هاوبەش بوو. واتە چی؟ واتە ڕابردوو هی خوددایە، ئیمکانیاتەکانی داوە، ئێستا من و تۆین چیەکەین؟ کەشف و ڕامانەکەین ئێمە لە ڕێگەی چی؟ لە ڕێگەی ئەو توانایی کە خوددا بە ئێمەی داوە، کە عەقڵ و ئیرادە و جەستەیە. بۆ چونکە ئێمە چاو و عەقڵمان هەیە بۆ کەشف، چاومان هەیە بۆ بینین، دەستمان هەیە بۆ بنیات یا تێکدان. باشە؟ ئێمە دێین لە ڕێگەی ئەمانەی کە خوددا پێداوین، چونکە ئەو داوای شتێکی تر لە ئێمەکە. باشە؟ ئێمە لەگەڵ خوددا ئاوێتە ئەبین لە خەڵقە، بۆیە بە تەنیا شتەکان خوددا نەیخوڵقاندووە، بەڵکو مرۆڤ هاوبەشە. لە ئاوێتە بوونە عەتر دروستە بێ، لە ئاوێتە بوونی مرۆڤ و خوددایە عەتر دروستە بێ. ئەمە خوددا بە تەنیا نەیخوڵقاندووە و مرۆڤیش بە تەنیا نەیخوڵقاندووە. ئەمە لە ئاوێتە بوونە، لە دوانەی خەڵقایان بابەتە، لە ئاوێتە بوونی مرۆڤ و خوددایە دەرمان دروستە بێت، لە ئاوێتە بوونی مرۆڤ و خوددایە شارستانیە دروستە بێت. ئەمانە هەمووی تەجەلای خوددایین کە مرۆڤ لە سەریەتی دەریان خات. بۆچی؟ بۆی کەماڵی خوددا دەرکەوێت، بۆی ناتەواویەکە دەرکەوێت، ناتەواویەکە تەواو کات. ئەمە مرۆڤ ئاواکات لە ڕێگەی چییە؟ لە ڕێگەی یەکگرتنا لەگەڵ خوددایە، لە ڕێگەی خەڵقی هاوبەشە. واتە ئەمەوێ بڵێم چی؟ ئەمەوێ بڵێم مرۆڤ ئەو بەندە زەلیل و داما و چاوەڕان کراوە نییە لە بەردەم خوددایە، بەڵام مرۆڤ ئەبێ بشزانێ خوددایەکی سربەخۆ نییە. بەڵکو مرۆڤ لەسەریەتی چالاکێکی هاوبەش بێت، چالاک بێت لە هاوبەشی بنیاتنانە لەگەڵ خوددایە. کاری مرۆڤ کەشفکردنە. خوددا ئێوێ لە ڕێگەی چاوی مرۆڤەوە ببینێت، ئێوێ لە ڕێگەی عەقڵی مرۆڤەوە کەشفکات، ئێوێ لە ڕێگەی دەستی مرۆڤەوە بنیات بنێت، ئێوێ لە ڕێگەی لوتی مرۆڤەوە بۆن بکات. ئەمە خوددا ناتوانێ ئەمە بکات، ئەبێ مرۆڤ ئەمە بکات. بۆ چونکە هاوبەشە لەگەڵیان، چونکە مرۆڤ وەک گوتم نە بەندەیەکی زەلیل و داماوە، نە خوددایەکی سربەخۆیە، بەڵکو مرۆڤ هاوبەشی خەڵقە. هەر ئەمەشە ئەم گۆڕەپانەی کە پێی دراوە گۆڕەپانی بەرپرسیارەتیە، بەرپرسیارەتی ئەخلاقی و بنیاتنان و ئایندەی لە ئەستۆدایە مرۆڤ. لاپەڕەی ژیانی هەر مرۆڤێک خۆی ئەینووسێتەوە، بەڵام لەسەر هەموو مرۆڤێک پێویستە بە جۆرێک بژی کە بزانێت خوددا لە چاوی ئەوەوە سەیری گەردوونەکات و لە عەقڵی ئەوە بە دوای کەشفکردنی یانە ئەگەڕێت و لە ڕێگەی دەستی ئەوە ئەیەوێت جوانیەکانی تەواو بکات. واتە ئەمەوێ بڵێم چی؟ ئەمەوێ بڵێم ئەوەی کە دیدە ئەرستۆیەکێ خوددا و بڵێن هەتا دیدی فەیلسوفە ئیسلامیەکانە کە خوددا ئەندازیارە و سەرچاوەی یەکەمە ئەندازیارە، خوددا ئەندازیارێکی بێدەنگ نییە.
ئەم دیدەی کە پێی وایە خوددا ئەندازیارێکی بێدەنگە لای من ڕەتکراوێ، بەڵکو خوددا هونەرمەندێکە، تابلۆیەکی کێشاوە، تابلۆی گەردوونە، لە چاوەڕوانی ئەوەدایە من و تۆی مرۆڤ لە خەیاڵی خۆمانە، لە کەشفی عەقڵی خۆمانە، بەدەستی خۆمان جوانیەکانی بۆ تەواو بکەین، چونکە مرۆڤ جوتیارێکە لە باخی خوددا. مرۆڤ نابێ بە دواکەوتوێکی کوێر بێت، بە دواکەوتوێکی زەلیل بێت، بەڵکو ئەبێ هاوبەشێکی چالاک بێت. بۆچی؟ بۆ بنیاتنانی جوانی، بۆ دەرخستنی معریفە، بۆ کەشفی زانست و زانیاری، بۆ پەروەردە، بۆ بەڕێوەبردن، بۆ دروستکردنی شارستانیەت، بۆ بیناکردنی زانستەکان، بۆ هەموو ئەمانە، چونکە کەماڵی خوددا لە ڕێگەی عەقڵ و دەستی مرۆڤەوە کەشفەوێت. ئەمە کەماڵی خودای، ئەمە تەجەلای خودایە. کاتێ تۆ زانستێک بنیاتەنەی یا دروستیەکەی، مەبەستم لە دروستکردنی زانست ئەوە نییە کە بڵێ زانستەکان هات دروستەکرێن، نا، مەبەستم ڕێخستنیانە. کاتێ تۆ زانستێکت ڕێخستووە، ئەمە دروستکردنی زانستەکەیە، یعنی نەک بڵێ ئیتر داهێنانی زانستەکان، نا، کەشفکردنە. بۆ؟ چونکە گوتم ئیمکانیاتەکە خوددایدا. بەنمونە ئەو زانستەی کە بڵێن پێگوترێ زانستی ئەوە جیۆلۆجی لە زەویە ئاکۆڵێتەوە، باشە، ئەم زانستە بەنمونە ئێمە زانستی ترمانەیە پێڵین هێزی کێشکردن، یعنی ئیتر لە ڕێگەی ڕیاضیات و بڵین بە شێوەی ماتماتیکی ڕێکخراوە. ئەم زانستە خۆی ئاوان نەبووە، بەڵکو ئەوەی کە پێگوتری هێزی کێشکردن لەکوێیە تەجەلاکە؟ لە نیوتنە. سێوێک بەرە بێتەوە، عەقڵی نیوتن بەگەڕەکەوێت، چالاکە بێت، کەشفەکات، کەشفەکات. دێ ئەم زانستەی کە پێگوتری هێزی کێشکردن جازبیە، بەم شێوە ماتماتیکیە بە زمانی ئینسانە نووسێتەوە. ئەمە لە خۆیان نەبوو. بۆ؟ چونکە هاوبەشی کرد، تەجەلای خودای کرد. ئەمە کەماڵی خودای دەرخست، کەماڵی خودای دەرخست. بۆیە گەردوون دەقێکی کراوەیە بۆ مرۆڤ، زەوی دەقێکی کراوەیە بۆ مرۆڤ، وە گەردوون بەگشتی دەقێکی کراوەیە بۆ مرۆڤ. بەڵام ئەو مرۆڤە لە سەریەتی فێری خوێندەواری بێت. بۆ؟ چونکە توانای خوێندەواربوونی هەیە بۆ تاوەکو ئەم دەقانەی گەردوون بخوێنێتەوە. ئەگەر فێر نەبێت، کەواتە ڕێگری لە تەجەلاکە کردووە، تەجەلاکەی شێواندووە، مەنعی تەجەلا ئەکات مرۆڤ. بەرپرسیاری دێکە لەکوێدا مرۆڤ ڕێگر بوو لە بەردەم هەر دەرخستنێکە، هەر پێشکەوتنێکە. لەوێدا مرۆڤ تەجەلای خودایی ڕاگرتووە. بۆ؟ چونکە مرۆڤ ئامرازی دەرخستنی خودایە، مرۆڤ ئامرازی بەیانکردنی خودایە. ئەگەر مرۆڤ نەبێ، خوددا بەیان نابێت، زمان نابێت. مرۆڤ وتەبێژی خودایە، گۆکاری خودایە، ناتقی خودایە مرۆڤ. کەواتە مرۆڤ گەشتیارێک نییە لە کەشتی خەڵقی خوداییە دانیشت بێت، ئیتر نەزانێ ئەم کەشتیە بەرەو کوێچێت. نەخێر، مرۆڤ گەشتیارێک نییە لە کەشتی خەڵقی خوداییە، بەڵکو سەوڵ لێدەری کەشتی خەڵقە. بۆیەش بەرپرسیارەتی لەسەرە. بۆیە لەکوێدا تۆ هەر کارێکە پێدەکرێت، ئەگەر نەیکەیت، ڕێگریت لە تەجەلا خوداییەکە کردووە. تەجەلای خودایی هەر
بریتە لەوەی کە ئێمە هەمومان ببین بە ئەنشتاین ببین بە زانە نەخێر تەجەلای خودایی ئەمە نییە ئەی چییە تەجەلای خودایی بریتە لە هەر کردەیەک کە کەماڵی خوددا دەرخات بەنمونە تۆ باوچی دایکی لە ماڵەوەیت خێزانت پێکێناوە منداڵت هەیە کاتێ تۆ منداڵە چاودێری منداڵەکانتەکەی یارمەتی منداڵەکانتە دەی پەروەردەی منداڵەکانتەکەی ئەمە تەجەلای خوددایە بۆ چکە تۆ ئەم توانایی کە پێت دراوە لە عەقڵ و ئیرادە و جەستە بۆ چیت بەکارینە بۆ چاکە بۆ چاکبوون بەکارت هێنا کەواتە تەجەلای کەماڵی خوددات کرد هەر بە هەمان نمونە تۆ وەک دایکێک وەک باوکێک هەر وەچە ئاخەیتەوە بەبێەوەی بیر بکەیتەوە ئەڵێ ئیتر خوددا ڕزقیەدا تۆ ئاگادار بە مەنعی تەجەلاکەکەی تەجەلا ئەشێوێنی بۆچی چونکە تۆ ناتوانانی پەروەردەیان کەیت ئەو کات تاکێکی خراپ هەڵەدەیتە ناو کۆمەڵگا ئەمە ئەو بەرپرسیارەتیە کە لەسەر تۆی ئەمە خوانەیدا ئەمە تۆ خوڵقاندوتە ئەمە دەستی تۆی تیە ئەمە بەرپرسیارەتی توێ ئەمە ئەوەیە ئەو گۆڕەپانەی کە بەرپرسیارەتی لە ئەسوودایە باشە واتە تۆ ئێستا بەنمونە دانیشتویت ئایا تۆ کات بە فیڕۆ دەیت یا شتێ ئەخوێنیتەوە ئەمە تەجەلای خوددایە تۆ تەجەلای خوددات کردووە تۆ شتێ ئەنووسیت تەجەلای خوددات کردووە تۆ بیرەکەیتەوە تەجەلای خوددات کردو تەجەلای کەماڵی خوددایت کردو واتە هەر کردەیەکی ئینسانی کە بۆ چاکبوون بێت بۆ بنیاتنان بێت بۆ ئاشکراکردن و کەشفکردن بێت بۆ خوڵقاندن بێت ئەمە تەجەلای خودداییە بۆ چونکە هاوبەشە لەگەڵ خوددایە لە خەڵقا هاوبەشە وەک چۆن خوددا گوڵەکەی تۆوی گوڵەکەیدا وە گوڵەکەیدا بەڵام من و تۆ عەترەکەمان دروست کرد من و تۆ شیعرەکەمان گوت لەسەریان من و تۆ مانا و بەهامان پێدا کردمانە دیاری بۆ یەکتر من و تۆ باس لە جوانی ئەەکەین بۆ ئەمە گۆڕەپانی ئێمە بەرپرسیارەتی ئێمە من و تۆ باس لە ئازادی ئەەکەین من و تۆ هەڵوەدای دادپەروەرین بۆیە من و تۆ ئەبێ یاسا گەلێ بنووسینەوە کە تەجەلای عەدالەتی خوددایی بکات کە ڕوحی بەیەکەوە ژیان دابی بکات ئەمە تەجەلای خوددایە ئەمە بەرپرسیارەتی من و تۆیە وەک مرۆڤ ئەبێ ئەم بەرپرسیارەتی ڕاپەڕێنین بۆچی ئەمە لە پێناو دروستکردنی کەماڵێکی ترە یا دەستەبەرکردنی کەماڵێکی ترە چونکە ئێمە کەماڵێکمان هەیە وەک مرۆڤ کە بریتین لە جەستە و لە ڕوخسارمان لە ئەندام و کۆئەندامەکانمان ئەمە هی ئێمە نییە تاوەکو شانازی پێ بکەین ئەمە پێمان دراوە خوددا پێیداوین لە بەرامبەردا لەسەرمانە کە توانای عەقڵ و ئیرادە و جەستەمان هەیەمە لەسەرمانە دەستەبەری کەماڵێکی تر بکەین ئەویش کەماڵی معنەویەتە کەماڵی معنەویە چاکبوونە ژیانکردنێکی فەزیلەتمەندانەیە بنیاتنانە دروستکردنی شارستانیەتە زانستە دروستکردنی دا و دەرمانە چارەسەرکردنی نەخۆشیە پەروەردەکردنە بەڕێوەبردنە ڕێگریکردن لە ستەمە بنیاتنانی دادپەروەری و بەیەکەوە ژیانە خۆشەویستیە ئەمانە کاری خوددا نین هەر کەسێ چاوەڕێ بکات لە ئاسمان و ئەم شتانی بۆ بێت ئەبێت لە چاوەڕوانیە بمرێت بەڵکو ئەمە کاری من و تۆی وەک مرۆڤ ئەمە تەجەلای خوددایە لە من و تۆیە ئەبێت دەرکەوێت بۆ ئەمە کاری ئێمەیە ئەمە ئەو بۆشاییە کە خوددا بە ئێمەیداوە ئەمە ئەم گۆڕەپانەیە کە خوددا فەراهەمی کرد تاوەکو ئێمە ئازادانە ئیرادەمان بەگەڕ بخەین عەقڵمان چاڵاک بکەین بۆ کەشفکردن چاومان بە گەشاوەیی سەیری شتەکان بکات و بیبینین ئەوە ئێمەین کە خوددا ئەو شتانەی پێداین لە گوڵێکە عەترمان دروست کرد بەڵام تۆ سەیرکە هەمان ئێمەین کە گوڵەکە ئەبینین ئەی قرتێنین
بۆ هەمان کاری بزنێکەکەینێمە. ئەمە ڕێگریکردنە لە تەجەلای خودایی. بۆیە هەر لادانێک یا هەر ڕەتکردنەوەیەک ئەمە چی؟ ئەمە لادانە لە تەجەلای خودایی، ئەمە ڕێگریکردنە لە تەجەلای خودایی، ئەمە هەڵاتنە لە بەرپرسیارەتەکەت. ئەو بەرپرسیارەتی وەک گۆڕەپان خوددا بەم لە تۆی داوە تاوەکو ببێتە ئامرازێک بۆ پەیوەندیمان، تاوەکو کەماڵی خۆمان تۆمارکەین، تاوەکو ئەم دیوە معنەوی خۆمان تەواوکەین کە ئێمەی ئەبێت دەستەبەری بکەین کە کەماڵی معنەوی ئێمە. بۆیە ئەوەی کە لە تەسەوفا هەیە دروشمێکی گشتگیریان هەیە لە تەسەوفا، دەڵێ من عرفە نەفسه عرفە ڕەبه، واتە هەر کەسێ نەفسی خۆی ناسی خوددا ناسێ. من پێچوانەکەی ئەڵێم من عرفە ڕەبه عرفە قیمەتە نەفسه، واتە هەر کەسێ خودای ناسی بەهای خۆی ئەزانێت، وەک مرۆڤ بەهای خۆی ئەزانێت، ئەزانێت کە چ بەرپرسیارەتی چی لە ئەستۆدا لە سەریەتی چۆن تەجەلای خودایی بکە. هەموو بەنمونە تۆ عەتر دروستەکەی، دەرمان دروستەکەی، لە هیچۆ دروست نابێ ئەمە. کەواتە چی؟ کەواتە عەقڵی مرۆڤ بەدیدە ئەرستۆیەکە کە بەس دەرکەکە نەخێر بەڵکو داهێنەریشە داهێنانەکە. ئەمە چی؟ ئەمە تەجەلای شتێ هەیە، یعنی بۆی ئاسانتری کەم بۆ ڕێستا، یعنی شتێ هەیە لە تووڕاسی ئیسلامیە پێگوترێ ئەسما و سیفات و شتیوە، هەتا لە مەسیحیەت شامە هەیە. بەنمونە لە مەسیحیەتە باوک خودایە، باشە خودایە، مەبەست لە خودایە. تۆ کاتێ باوکێکی چاودێری ماڵ و منداڵەکە دەکەی، دایکێکی چاودێری ماڵ و منداڵەکە دەکەی، بارک و بەرپرسیارەتی ماڵ و منداڵەکەت ڕاگەی، باشە؟ ئیتر هەموو پێویستیانی کە هەیەە بۆیان دابینەکەی. تۆ تەجەلای ناوی باوکت کردووە، خودات کردووە. بەنمونە لە ئەوەی ئیسلامە بڵێن تۆ کاتێ شتێ دادێنیت، شتێک بەنمونە عەترت داهێنەوە، باشە عەترت داهێنەوە، تۆ تەجەلای ناوی مبدیعەت کردووە، یەکێک لە ناوەکانی بڵێنەوەی کە پێگوتری ئەسما. بەنمونە تۆ خۆڕاگریت لە بەرامبەر هەژاریە، هەژاری خراپە بەڵێ، بەڵام ڕێگرە لە بەردەم تەجەلایە نەخێر. بۆ چکە تۆ هەژاری ڕاستە، بەڵام ناتوانی مەزن بیت، بێگومان نەتوانیت. کەواتە تەجەلای هەژاریەکە شتێکی تری بە تۆدا کەماڵی خودای پێ دەرخەی. وە گوتم هەمومان لەسەرمان نییە خۆ ببین بە ئەنشتاین، بەڵام لەسەرمانە هەر چیت پێ ئەکرێ ئادەبێ ئەمە بکەیت. تۆ بەنمونە لە بازنەی تەکنۆلۆژیا مرۆڤ داهێنەوە، هەمووی داهێنراوی مرۆڤە، بۆ خالقە، هاوبەشە لەگەڵ خودای. بەڵام مرۆڤ ئەبێ بزانێت تەکنۆلۆژیا زانست جێگرەوەی خوددا نییە، و دەبێ بشزانێت زانست دوژمنی خوددا نییە، بەڵکو تەجەلای خوددایە. بۆی ئەبێ بیخات و خزمەتی تەجەلای خودایی. یعنی چی؟ واتە زانست ئەبێت لە خزمەتی مرۆڤایەتی بێت، نەک لە بۆ چەوسانەوە بێت، بۆ ڕووتانەوە بێت، بۆ بەهیلاکبردنی بێت. بەنمونە مۆبایلەکەی دەستت، ئەگە نمونەکە بچووکەم و بۆ بەڕێستە، مۆبایلەکەی دەستت تەجەلای خوددایە، تۆ هاوبەشی خەڵقی دروستت کردووە وەک مرۆڤ، ئێستا لە دەستۆدایە. چۆن تەجەلای خودای پێەکەیت؟ بە مۆبایلەکەی دەستت. ئایا ئەم مۆبایلەی کە هەموو ڕۆژی تۆ بەکاری دێنیت، ئەم مۆبایلە بۆ ئەوە بەکاری دێنیت مەعریفەی خۆتی پێ زیادکەیت، بۆ ئەوە بەکاری دێنیت پەیوەندی بە دۆست و خزم و کەسەکان تۆ بکەیت،
بە برادەرەکان تۆ بکەیت بە خۆشەویستەکان تۆ بکەیت بۆ بەکاردێنی خۆشەویستی و زانست و معریفە بڵاوکەیتەوە بۆ کاری چاک بەکاری دێنیت ئەمە تەجەلای خوددایە ئەمە بەرەو ئەو ڕێگایە کە تۆ کەماڵی خوددا دەرەخەیت تەنیا بە مۆبایلەکەی دەستت بۆ چونکە تەنیا بەکارت هێنا بەس بەکارت هێناوەت یا ئەوەتە تۆ هەمان مۆبایلەکەی دەستت بۆ کاتکوشتن بەکاری دێنیت بۆ ناشرینکردنی من و ئەوی تر بەکاری دێنیت بۆ شەڕە جوێن بەکاری دێنیت یا ئیتر بۆ فودانی خۆت و یا پیا هەڵدانی ئەوی تر و فودانی ئەوی تر بەکاری دێنیت یا بۆ لایک و ڤیو ئیتر گوێ بۆ نادێت چی بڵاوەکەیت و یا چی ئەڵەی تایدا هەر بڵاوەکەیتەوە بۆ لایک و ڤیۆکەیت تۆ ئەمە ڕێگریکردنە لە تەجەلای خوددا بە هەمان ئەو مۆبایلە تۆ هەم تەجەلای پێەکەیت چاکە و هەم خراپی پێەکەی خراپەکە تۆ پێت کردووە بەڵام ئایا و بەس خراپەیە؟ نە باش شتێک لێرە کەوانێک بکەینەوە لەوانێ لەلای هەریەکی لێەوەی بەڕێز پرسیارێک دروست بوو بێ کە هەموو شتێک تەجەلای خوددابی ئایا کردەی خراپیش تەجەلای خوددایە نەخێر نەخێر چۆن؟ سەرکردەیەکی ستەمکار ڕابەرێکی ستەمکار سەرۆکی حکوومەتێکی ستەمکار بەڕێوەبەرێکی ستەمکار باوکێکی ستەمکار هەموو ئەمانە کاتێ ستەمێکەکەن کاتێ تۆ سەرکردەیەک وڵاتێک داگیر دەکات لەشکرێک وڵاتێک داگیر دەکات کاتێک باوکێک ستەم لە ماڵ و منداڵەکەیەکەن کاتێک حکوومەتێک داپڵسیێنەرە و چەوسانەوە بەرامبەر بە گەلەکەیەکات ئەمانە هەر هەڵەیان نەکردووە ئەمانە گوناهیشیان نەکردووە بەتەنیا ئەمانە ستەمیشیان نەکردووە بەتەنیا ئەی چی؟ بەڵکو ئەمانە ڕێگریان لە تەجەلای خودایی کردووە لەوانی ترە وەک ئەوەیە کەسێک گوڵێکی ڕواندووە باخێک گوڵ هەیە هێشتا دەرنەکەوتون تۆ ئەچی ئاگری تێبەردەی ئەمە ستەمەکەیە هەر ئەمەیە نەخێر واتە تۆ گوڵەکە ڕێگەت لە پشکوتنیان گرتووە نا ئەن ڕێگەت لە داهێنانەکانی تریشیا گرتووە ڕێگەت لە بۆنەکەیشی گرتووە چکە تۆ نازانی ئەمە ئەبێ بەچی ئەمە بەنمونەی گوڵەکان بێت تێتان بگەنمە بەس گوڵەکە نیە لێرە هەر ئەمەیە نەخێر بەڵکو خۆشی ڕێگری لە تەجەلای خوددا کردووە تەجەلای خودایی شێواندووە بەهۆی چیەوە بەهۆی هەموو هەر ئەو توانانەی کە خوددا پێیداوە بۆچی بۆی لەم گۆڕەپانەی کە وەک بەرپرسیارەتی بۆی دیاری کراوە و یاری تیادا بکە هاوبەشی لەگەڵ خوددایە بکە ئەو چیەکە هەمان عەقڵ و توانا و جەستە بەکاردێنێ بۆ چەوساندنەوە بۆ ڕێگریکردن لە تەجەلا بۆ ناشرینکردن و بۆ شێوانی تەجەلا هەر ئەمە نا هەر کەسێک کە ستەمەکە بەرەنگار یا یاخی بۆ بەرامبەر بە پرۆژە خودداییەکە بۆیە ستەم کاری خوددا نییە تەجەلای خودایی نییە بەڵکو ڕاستە و خۆ یاخیبوونە بەرامبەر بە پرۆژەی خوددا یاخیبوونە بەرامبەر بە تەجەلای خوددا بەرامبەر بە دەرکەوتنی خوددا لە زمانی من و تۆیە لە پەنجەی من و تۆیە یاخیبوونە بەرامبەر بەوەی کە من تۆ ئەوی تر ئاو لە خەیاڵی خۆمانە شتێ لە تابلۆکەی خوددایە زیادەکەین لەو تابلۆی کە هونەرمەندەکە بۆ کێشاوین چاوەڕێی ئەوەیە کە ئێمە چی لەمایە زیادەکەین تەواویکەین بۆچی بۆی کەماڵی تابلۆکە دەرکەوێت ستەم کار ئەمە ڕاستە و خۆ دژی ئەم پرۆژەیە ڕاستە و خۆ ڕێگری لەم پرۆژەیە ئەکات بۆیە ستەم هەر هەڵە نییە ستەم هەر وێنەیەکی ناشرین نییە بەڵکو کوشتنی ئەوانی ترە کوشتنی تەجەلای خوایە بۆیە هەر کردەیەکی خراپ کە تۆ ئەیکەیت چ بە مۆبایلەکەت چ وەک سەرکردەیەک چ وەک باوکێک لە ماڵەکە ئاو کردەیە دەریەخە بەنمونە تۆ بە مۆبایلەکەت
کردەی ناشرینەکە یا فوو بەبەر ئام ستەم کارە داکەی ئەمە تۆ کردەکەت وەڵامەکە دیارەکە کە ئایا تۆ جوتیارێکی لە باخی خوددا یاوەتە ئامرازێکی لە دەست چاوچنوچەکانت یا بەشە ئاژەڵێکت یا ئامێرەکەی دەستت ئەمە کردەکەی تۆیە وەڵامەکە دیارەکە ئەم وەڵامە لە ئاسمانە نیە لە وەحیا پێت ناگات کەسێ نوێژە خوێنێت ئەمە کردەیەکە بۆ خۆی بۆ خۆیەتی ئێوێ لەم کردەیەدا تەجەلای خوددا دەرخات بەهۆی نوێژەکەوە ستەم ناکات ئەمە تەجەلای خودای کردو ئەوی تر بە ڕۆژوو ئەبێت ڕۆژوەکە وای لێکە فێری ئارامگرتنیەکات فێری لێبوردەییەکات فێری لێخۆشببوونیەکات فێری بەخشینیەکات ئەمە تەجەلای خوددایە بەڵام تۆ کاتێ بەس بە ڕۆژوەکە کۆتایی پێبینیت نەخێر تۆ چاوچنۆکێکی تۆ بازرگانێکی چاوەڕێی ئەوەیت کە لە بەهەشتەکەی خۆیان شتێکت پێ بکات تۆ بازرگانی تۆ تەجەلای خوددات نەکردو نووسەرێک کە شتێ ئەنووسێ یاسادانەرێک کە یاسا ئەنووسێ بە تعریفی عەوامی یا با بڵێین بەپێی پرۆتۆکۆلاتی سیاسی باشە دەستور بڵێین کەماڵێکە ئیتر ئەبێ بە حەرف شتەکانی جێبەجێ بکەین بە پیج شتەکانی جێبەجێ بکەی وانە بەڵام بەدیدی من نەخێت بۆ دەستور گوڵەکەیە هێشتا عەتر و شعر و جوانیەکەی مانا و بەهاکەی لە لای ئێمە واتە چی؟ واتە دەستوری هەر وڵاتێک مانا و بەهاکەی لە لای گوڵەکەیە هێشتا نەپشکوتووە لە لای گەل و یاسادانەر و دادگاکانیەتی بۆ چونکە دەبێ ئەم پشکوتنە ئەبێ ڕوحی عەدالەتی تیابێ و بێ ئەم دەستورە یاساکانی بە جۆرێ بن چارەسەری ململانەکانمان بکات بەڵام تۆ دەقێکم بۆ دێنیت دەڵێ ئەمە ئیتر ئەمە کامڵە تەواو ئەوەیە تۆ خۆ دەخەڵەتێنیت ئەمە بۆ دەقەت دینیەکانیش ڕاستن بۆ کتێبە دینیەکانیشت ڕاستن هیچ شتێک کامڵ نییە کامڵبوونی هەر شتێ مردنی شتەکێ لە بنەڕەتە ئێمە لە کەماڵ تێنەگەیشت بووین لە بنەڕەتە ئێمە خوێنەوەمان بۆ کەماڵ هەڵەیە باشە کەواتە با لێرە بینە سەر پرۆسەیەکی ترکە ئایا ئێمە ئەم کەماڵەی دەستەبەریەکەین لە چیا دواتر بۆمان دەرەکەوێتەوە لە مردنە مردن پرۆسەیەکە پرۆسەیەکی کۆتایی نییە خۆشەویستە پرۆسەی کۆتایی نییە مردن ئەم پرۆسەی کە بڵێ ئیتر لێرەوە یاریەکە کۆتایی هاتنە بەڵکو مردن پرۆسەیەکە کە من تۆ ئەویتر هەر ئەو چرکە ساتەی بمرین گەیشتوین بە کەماڵی ناتەواویەکانی خۆمان واتە هەرچی لە توانای ئێمەدا بوو وەکو تەجەلا بۆ کەماڵ بۆ دەرخستنی کەماڵی خودایی کردومانە ئیتر گەیشتون بە ناتەواویەکانی خۆمان خەڵاس ئیتر کۆتایی پێات واتە لێرە ئێمە ناتوانین زیاتر مردن ئەم هەنگاوێکە بۆ دواتر نەک کۆتایی ئێمە بێت کۆتایی ئێمە نییە بەڵکو مردن هەنگاوێکە بۆ دواتر ئێمە بەگشتی نامرین ئێمە وەک جەستە دەمرین وەک بکەر دەمرین بەڵام وەک شوێنەوار وەک شوێن پەنجە دەمێنینەوە بۆیە گوتم ئێمە ژیانی خۆمان نووسینەوە ئەبێ بزانین کە خوددا لە چاوی ئێمەیە سەیری گەردوونەکە و ئێوێ بەدەستی ئێمە جوانەکانی دەرخات ئەم شوێنەوارە لە غیابی بکەربوونی ئێمەدا خوددا دێتە ناوی ئەمیش تەجەلایەکی تری هەیە
وەک چۆن ئێمە خەریکی تەجەلای دەرخستنی کەماڵی خوددا بووین لە ڕێی تەجەلاکانیەوە، لە ڕێی تیشکدانەوەکانیەوە. ئاواش یادەوەری ئێمە سیرکەن وەک چۆن خوددا شتێکی دروست کردووە کە ئیتر ڕووکەشەکەی ناوڕۆکەی نادیارە، بەس ڕووکەش لە ئێمە دیارە. ئێمە بە دوای ناوڕۆکەی ئاگەڕین، دەریەخەین، وەشتی لەسەر دادێنین، وەشت دادێنین. مردنی ئێمەش سیرکە هەماشت غیابێک دروستەکە، بۆشاییەک دروستەکە لە لای چی؟ لە لای خۆشەویستەکانت، لە لای دۆستت، لە لای خێزانت، لە لای منداڵەکانت بنمونە، لە لای برات خۆشکرد نازان چی، لە واتە بازنە کۆمەڵایەتەکەت. هەر ئەمە نەخێر، بەڵکو تۆ کۆمەڵی یادەوەریت هەیە، ئەمە تەجەلاکانی تۆیە. من تۆ ئەویتر باسی یادەوەری دۆستێکمانەکەین، ئەمە چێمە تەجەلای ئەو مردووە، هێشتا تەجەلای هەیە، ئێمە باسیەکەین. ئەگە کردەکانی خراپ بوون ڕێگری لە تەجەلای ئەوەکەین. سیرکەن کەسێک دەرمانێکی داهێناوە، مردووە، تەجەلاکەی بەردەوامە، بۆ چارەسەرەکە بەردەوامە، واتە ئەو لە غیابی خۆشیە، لە غیابی بکەری خۆشیە، شوێنەوارەکەی خودای لە ناودایە، بۆیە تەجەلاکەی بەردەوامە. فەیلسوفێک ئەمرێت، زانایەک دەمرێت، خوێندکارەکانی درێژە بە بیرۆکەکانیەدا، ئەمە تەجەلای ئەوە. وەک چۆن خوددا گۆڕەپانێک بەجێ دێڵێ، ئاوە ئێمەش ئەتوانین ئاوە گۆڕەپانێک بۆ دوای خۆمان بەجێبێڵێ. باشە؟ واتە مردن ئەم قۆناغەیە کە هەنگاوێک ئەنین بۆ دواتر، نەک کۆتایی ئێمە بێت. باش، لێرە باکەوانەیە بکەین لەسەر بابەتی ئەو کەماڵەی کە بڵین ئەفلاتون باسیەکە، و ئەو بابەتەی کە لە توراسی دینی شاهەیە وەکو بەهەشت وە دۆزەخ، واتە دوای جیهانی دوای مردن شوێنێکە بۆ پاداش یا بۆ سزا، یا شوێنێکە بە تعریفە ئەفلاتونیەکە کە کەماڵی شتەکانی لێ. ئەشێ لای بەڕێزێک پرسیارێ بڵێ تۆش گوتوتە کە ئیتر کەماڵی شتەکان لە لای خوددایە، وە کەماڵ لەو دی و مردنا هەیە. بەڵێ کەماڵ لەو دی و مردنا هەیە، بەڵام چ کەماڵێک؟ کەماڵی هەنگاوی دواتری ئێمە کە مردنە، هەنگاوێک بۆ دواتر کە ئەینین، ئەمە کەماڵە بۆ ئێرە، بەڵام کەماڵ نییە لە خۆیە. واتە چی؟ واتە ئەمەوێ بڵێم ئەوەی ئەفلاتون پێی ڕاستە کە ئەمە ئیتر هەموو ڕاستیەکانن، هەموو ڕاستیەکانین، بۆ ئێرە ڕاستیەکانن، نەک لە ناو خۆیانە ڕاستیەکان بن. ئەوەی کە لە توراسی دینیە هەیە، لە تێگەیشتنی دینیە هەیە کە ئیتر بەهەشت کۆتاییە، و تەنانەت بەهەشتەکانیش پلەبەندیان هەیە. باشە؟ پلەبەندیان هەیە، یعنی بەهەشتی عەدەنە و بەهەشتی فیردەوسەوە ئاوە کە بەرزترین و نزمترین و پلەبەندیان هەیە. من پێم وایە دیدەکەی من بریتی نیە لەوەی کە ئیتر ئێمە ئەگەین بە شوێنێک کە ئیتر لەوەیە کۆتایی هەموو شتێکەیە، نەخێر، و ئەگەین بە کەماڵی خۆمان، نەخێر. ئێمە کەماڵەکەمانە دوورینەوە. پێشتر ئاماژەم بەوەداوە کە ئێمە ئەبین بە خاوەنی مەملەکەتێک کە ئێمە بۆچی دەژین، ئایندێ ئێمە چیە؟ لە محازەرەیە، چەند ساڵێ بەر لێ ئێستا، 4-5 ساڵ بەر لێ ئێستا. گوتم ئێمە ئەوەی کە دەیکەین وەک چاکبوون لێرەدا کە دەیکەین، لە پێناو ئەوەدایە کە لەو دیوە کەماڵەکەمان دەستکەوێتەوە، واتە بەروبوومەکەمان دەستکەوێتەوە. بەڵام ئەمە کەس پێت نادە، خۆت دەستەبەرت کردووە، خۆت دەستەبەرتەکەی، خۆت دەستەبەریەکەی، نەک بڵێ خوددا پێتەدا. خوددا و دابەشکاریە ناکە، بۆ گۆڕەپانی بە هەموواندایە، بە هەموو ڕەگەزەکان، بە هەموو مرۆڤەکان داوە، بە جیاوازی ڕەگەزەکانیانەوە. بۆیە کەس ناتوانێت پرتەو بۆڵە بکە کە ناتوانێت تەجەلایەک بکە. دایکێک کە ناتوانێت پەروەردەی منداڵەکە بکە، تەجەلای نەکردووە. دایکێک کە بە جەهالەتەوە ئەمێنێتەوە، ڕێگری لە تەجەلای خوددا کردووە. بۆ منداڵەکەشی نەخوێندەوارەکەت ڕێگری لە تەجەلا ئەکەیتەوە. بۆیە هەموو کردەیەک بەرپرسیارەتیە. باش،
بابینەوە سەر بابەتی مردنەکە. بەهەشت قۆناغە خۆشەویستە، واتەوەی کە پێگوترێت بەهەشت هەنگاوی دواترەکە، دوای مردنە. باشە، هەنگاوی دواترە. ئەبێ کەماڵە نەخێت، کەماڵ نییە، کەماڵە بۆ ئێرەیە، بۆ من و تۆ. واتە دەمەوێت شتێکی تر بڵێم من، ئەمەوێ بڵێم تاکە شتێک کە کامڵە وە کەماڵە وە ڕەهایە بەس خوددایە، هیچ شتێ نییە، نەبووە وە نییە وە ناشبێت کامڵ بێت، بەڵکو هەمووی بەرەو کەماڵی زیاتر و زیاترەچێت. واتامێ بڵێم کەماڵ بریتی نییە لە پرۆسیەکی حازر، معەلەباتێک نییە. کەماڵ پرۆسیەکی جوڵەی بەردەوامە، چاڵایەتێکی بەردەوامە، ڕۆیشتنێکی بەردەوامە. چونکە لەکوێدا کەماڵ هەبوو لەوێدا ژیان کۆتایی دێت. لێرە ئاشێ بپرسین بڵێن ئەی خوددا کە کامڵە بۆ ژیان لەلای ئەو کۆتایی نهات؟ خوددا ناژیت، ژیان لە ناو خوددایە. من و تۆ بوونی دەرکەوتەکەی هەبوونەکەی نێمە. بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کە بەردەوام لە دیالکتیک هابین، لە ململانێ دابینێمە. بەردەوام پێویستە لە کەماڵێکەوە بۆ کەماڵێکی تر بچین، لە شتێکەوە بۆ شتێکی تر بچین. ئەشێ ئێمە بگەڕین سەر زاتە پەتیەکەی خۆمان کە ڕۆحە. ڕۆح ئەم شتێک کە مرۆڤ بنیاتیانێ، نەک شتێکی حازر بێت، جەستەیەک بێت، نا تەزوێکە لە لەشیەتی، لە بوونیەتی بەردەوامی پێدات. بەڵام هەر کردێکی ئێمە بنیاتنەرێکە بۆ لاشەکەی ئەو. مەبەستم گەیاندنە، چکە نازانم چییە، بۆ بنیاتنانی ئەوە. واتە قۆناغی دوای مردن بریتیە لە تەجەلایەکی خودایی، ڕوبەڕووی نا لە بەردەم خۆیانە، بەڵکو بۆ کارێکی تر، بۆ تەجەلایەکی تر، بۆ بەرەو کەماڵچوونێکی تر. ئێمە هەمیشە ئەبێ بەرەو کەماڵ بچین، بۆ چونکە ئێمە هەمیشە شتگەلێکمان لەگەڵدایە، شتگەلێکمان پێئەدرێ تاوەکو شتێکی تری پێدەستە بەرکەین. وەک چۆن ئێمە کەماڵی جەستە و عەقڵ و ئیرادەمان پێدراوە، بەڵام دەستەبەرکردنی کەماڵە مەعنەویەکە کە بریتیە لە ژیانێکی فەزیلەتمەندانە، لە پرسی ئەخلاقی، لە داکۆچیکردن لە دادپەروەری، لە دژەستەمی، لە بنیادنانی وڵات یا کۆمەڵگایەکی دادپەروەر یا پڕ لە یاسا یا یەکسان، ئێمە کەماڵی مەعنەویەکەمان تەواوەکەین، بۆ ئێمە دەستەبەری ئەەکەین. لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی ئەم سێکوچکەی کە خوددا پەیداوین. بەڵام لە ڕێگەی هەر هەمان سێکوچکەشەوە ئەتوانین ئەم دیوە مەعنەوی خۆمان فەرامۆشکەین. ئەو کاتە چی؟ ئەو کاتە ئەگەڕینەوە سەر ئەم قۆناغە ئاژەڵی کە تایەتی مرۆڤ. واتە ئیتر تۆ جیاوازیت نییە لەگەڵ ئەو بزنەی کە گوڵەکەی خواردووە، چکە تۆش گوڵێکت خرتاندووە. تۆ هیچ زانستێکت بنیاد نەناوە، بەڵام ڕێگریش لە بڵاوکردنەوەیەکەی یا هەوڵی ناشرینکردنیە دەیت. تۆ ڕێگە لە کامەڵکردنی مەعنەویەتی خۆتەکەیت. بۆ چونکە تۆ لە دوای مردنیشە ئەبێ بەرەو کەماڵ ئامادەبی بەرەو کەماڵی تر بچیت. چونکە لە هەر شوێنێکە تۆ وەستایت، تۆ گەیژووی بە ترۆپ، لەوێدا تۆ مردوویت. وەک لە پێناسەی کەماڵا گوتم، کەماڵ بریتیە لە شتێک کە زیادوکەمی بەسەرانەیە، یەکەواتە تۆ مردوویت. ئەم هەموو هەوڵ و هیلاکەت و هەوڵدان بۆ دادپەروەری و دژەستەمی و تەنانەت بەرپاکردنی شۆڕش بۆچێ؟ بۆەوەی تۆ تەکمیلەی کەماڵێ بکەیت، بۆی تەجەلای کەماڵی خودایی بکەیت لە ژیانتە. هەڵبەت لە شۆڕش ینی بە ئەمە دوایین شتێک ینی لە شۆڕش ئەمە بەستمە و دەربڕینە مارکسیە نییە، بەڵکو شۆڕش بەلای منەوە واجبێکی تەجەلای خوداییە وە مرۆڤ لەسەر یەتی بیکە. ئەوی شۆڕشی هۆشیاریە، هۆشیاربوونە بێ، خوێندەواربوونە، هەنگاونانە بۆ بەڕێوەبردنێکی باشتر و باشتر و باشتر، بۆ داهێنانی سیستەمی چاکتر، بۆ داڕشتنی یاسای
دادپەروەرتر بۆ ڕۆحی بەیەکەوە ژیان. بەڵام لەکوێدا پێویستی بە بەرەنگاری بوو تەجەلای خودایی لەم بەرەنگاریەی تۆدا دەرەکەوێت، ئەبێ بەرەنگار بیتەوە. ئەمە توندوتیژی نییە، بەڵکو نەشتەرگەریەکە بۆ لادانی وەرەمێکی شێرپەنجەیی لە جەستەی مرۆڤایەتی. بۆچی تاوەکو تەجەلای خودایی بۆ دەرخستنی کەماڵی خوددا بکەوێتەوە سەر ڕێڕەوە سروشتەکەی خۆی. بۆیە شۆڕش واجبێکی تەجەلای خوداییە. بەڵام وەک گوتم بە تعریفە مارکسیەکە من نەمگوت، بەڵکو لەوەشیانە من پێچەوانم. بۆیە مرۆڤ ئەبێت لە ئەوەی کە پێگوترێ قۆناغی دوای مردن، هەنگاوی دواتر، لەوێشە ئامادەیی تیابێ بۆچی بۆ چوونە کەماڵێ، بۆ هەنگاونان بۆ کەماڵیشتر، بۆ ئەوی بژیت، بۆی چێژ وەرگریت، بۆی دابهێنێت، بۆی کەشف کات. لەکوێدا تۆ ئەمانەت نەبوو، ئەگەر بە تعریفە عوامیەکەی کە هەیە خەریکی هەنجیر خواردن و ئیتر تۆ ئاو خواردنەوە و شەراب خواردن نۆشین بیت، تۆ مردوویت. بۆ چکە تۆ هیچ جوڵەیەکت نییە، هیچ شتێکت پێدانە هێنراوە، بەڵکو تۆ تەنیا دەلەوەڕیت. ئەم لەوەڕەشت لێ بێ بە پاداش، واتە وا هەستکە تۆمە پاداشت درراوەتە، نابێت تۆ ئامادە بیت. بۆچی؟ بۆ هەنگاوێکی تر، بۆ قۆناغێکی تر، بۆ مردنێکی تر. بۆچی؟ بۆی تا جاریشتر لە دایک بیتەوە، جاریشتر هەنگاوێشتر بنیت. بۆیە هەر کارێ تۆ لێرە دەیکەیت بەرپرسیت. بۆیە بێ بزانیت چۆن لاپەڕەکانی ژیانت دەنووسیتەوە، چۆن مێژوو دەنووسیتەوە، چۆن چیرۆکی ژیانت بەجێ دێڵیت، چونکە ئەبێتە تەجەلا بۆ ئەوانی تر، ئەبێتە شوێن پەنجەیەک لە غیابی بکەربوونی تۆیە، تەجەلا ئاکات. کردەی خراپە جێهێشتووە، تەجەلای خراپە ئاکەیت. کەواتە چی؟ کەواتە ڕێگری لە تەجەلا خوداییەکە ئاکەیت. تۆ تەجەلای خوددادا ئاپۆشیت. تۆ لە دوای مردنیشتا کاتێ خراپەکاریەکت چاندووە، تۆ تەجەلای ڕێگری لە تەجەلای خوداییەکە ئاکەیت. واتە چی؟ واتە تۆ لە غیابی بکەربوونیشتا هەر یاخی بوویەکی بەرامبەر بە پرۆژە خوداییەکە کە تەجەلای چاکبوونە. کاتێک هەمووان چاک بوون، تەجەلای چاکبوون و فەزیلەتیان کرد، تەجەلای شارستانیەت و داهێنانی زانست و زانیاریان کرد، تەجەلای بەیەکەوە ژیانیان کرد. لەوێدا کەس لە مردن ناترسێت. ئەوانەی لە مردن ئەترسن خراپەکانن، چاکەکان نین. من پێشووتر ئاماژەم بۆ داوە، چاک لە مردن ناترسێت، چونکە ئەزانێ مردن هەنگاوێکە بۆ دواتر، کۆتایی نییە. بۆیە بێ بزانیت چ مێژوویەک بەجێ دێڵیت، چ مێژووێ بە دوای خۆتا بەجێ دێڵیت. ئەم مێژووە هەر کەسێ ئەینووسێتەوە، هەر کەسێ دەیجێڕێتەوە، پێویستە ڕازگۆیانە بیجێڕێتەوە. واتە چی؟ واتە تەجەلای کەماڵی خودایی پێ بکات، ڕازگۆیی تەجەلای کەماڵی خودایە. مێژوو پێویستە ڕازگۆیانە بجێڕدرێتەوە یا بنووسرێتەوە. بۆ؟ چونکە مێژوو هەر پڕکردنەوەی لاپەڕە نییە، هەر ڕستە سازی نییە، هەر وشە ڕیزکردن نییە، بەڵکو شانۆی نمایشی کەماڵی تەجەلای خوداییە. مێژوو بریتی نییە لە ڕستە سازی، بەڵکو شانۆی نمایشە بۆ کەماڵی تەجەلای خودایی. بەهەرحاڵ خۆشەویستان، دەخوازم توانی بێتم لە هەر سێ محازەرەکەیە دید و تێڕوانینی خۆم بە پوختکراوی بە بەڕێستان بگەێنم سەبارەت بە پەیوەندی مرۆڤ و خوددا چییە، و ئەم بەرپرسیارەتی لەسەر شانی مرۆڤە چۆن چۆنی ئەکری ڕای پەڕێنێت. دەخوازم توانی بێتم سوودێک بە بەڕێستان بگەێنم و کەرستەیەک بدەم بە بەڕێستان بۆ بیرکردنەوەی زیاتر، و هیواداریشم وەکەمیشە لە هەڵەو کەم و کۆڕەکانم چاوپۆشی بکەن. خوازیارم هەمووان ببن بەو چاوەی کە خوددا بەهۆیەوە سەیری گردوو نەکات، و ببن بەو دەستەشی
کە لە تابلۆکەی خوددایە شتێک زیادەکەن و جوانیەکی پێبەخشن. تا باسیش کە دێم بۆ خزمەتتان تاوکاتە ماڵێ وتەناودەن. سپاس بۆ جێگرتان و کاتێکی خۆش.